یەکەم بۆ دەست پێکەین کە جیاوازی نێوان ئەهلی سونەت و مرجئە لە مەوزوعی تەکفیرە لەسەر گوناحکردن کە ئەڵێن ئەهلی سونەت مەبەستمان لەو زانە بەڕێزانن کە لەسەر ڕێبازی سەحابە و تابعین ڕۆیشتون و ئیمامی پێشەوای ئیمامەکانن ئەوانەی تر کە بەدوای ئەوانە هاتوون. لەم مەوزوعی تەکفیرەیە ئەوەی کە ئەهلی سونەتن یان مرجئەن، مرجئەش ئەوانن کە وتویانە کردەوە مەرج نییە لەگەڵ خودی ئیمانەکەیا بێ، بەڵکو تەکمیلەیەکە و بەڕ و ئیحسانە هەندێکی تر وتویانە، هەر چاکە خوازیە کە چاکەیەکە کە ئەکرێ لەگەڵیا. بەڵام ئەهلی سونەت فەرموویانە کە کردەوە بەشێکە لە ئیمانەکە خۆی، ئیمان دانامەزرێ ئەگەر کردەوەکەی لەگەڵ نەبوو. مرجئەکان کە زۆرێک لە شەرعناسانی ئومەتی ئیسلام لەوان بوون، هەروەها ئەشاعیرەکان واتە ئەشعەریەکان و ماتۆریدی، ئەشعەریەکان کە زۆرتر شافعیەکان لەسەر مەذهبی ئەون لە عەقیدە، هەروەها ماتۆریدیەکان ئەبوو مەنسووری ماتۆریدی کە حەنەفیەکان زۆرتر لەسەر عەقیدەی ئەون. ئێستاش زیاد لە نیوەی ئومەتی ئیسلام 500 ملیۆن خەڵک زیاتر هەر لەسەر ئەو ئاعتقاداتانەی ئەوان ئەڕۆن. زۆرینەی شەرعناسان و قازی و داوەرانی ئومەتی ئیسلام بە درێژایی تاریخ لەسەر ئەمان بوون. بۆیە ئەهلی سونە و مرجئە و شەرعناسان و ئەشاعیرە و ئەمانە هەمووی متفق بوون لەسەر ئەوەی کە هەر کەسێک بەهۆیەکی دیار و زەق و بڕواڵەتێکی ئاشکرا هۆیەکی لێ دەرکەوت، سەبەبێکی کوفری لێ دەرکەوت، حکمی کافربوونی ئەدرێ بەسەرا مادام خۆی مسلمان بووە، ناچار نەکراوە، ئەو ئیشەش کە کردوێتی مکەفر بووە، واتە لە حکمی شەرعە پێی کافرە بێ. ئەمە لەسەر ئەمە هەمویان متفقن. بەڵام لەناو خۆیانە ڕایان جیاواز بووە لە نێوانیەوەی ئەهلی سونەت وتویانە بە خودی ئەو قەولە یان بە خودی ئەو کردارەی کە ئەنجامی داوە خۆی مکەفرە پێی کافر بووە. بەڵام ئەوانی تر وایان نەوتووە، بە شێوەیەکی تر تەفسیریان کردوتەوە کە دێمە سەری ئینشاءڵڵا. ئەهلی سونەت فەرموویانە بەو گفتارەی لێوەی دەرچووە یان بەو ڕەفتارە بەو کردارەی کە ئەنجامی داوە پێی کافر بووە، با قسەیەکیش بوو بێ، مادام قسەکە لە ڕووی شەرعەوە حکمی کافردانی هەڵگرتووە لەگەڵ خۆی. چونکە خوای گەورە ئەفەرمێ لە سوورەی تەوبە، ئەفەرمێ يحلفون بالله ما قالوا ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد إسلامهم. ئەوانە وشەی کوفریان بەدەما هاتووە بۆیە کافر بوونەتەوە دوای مسلمان بوونیان. لێرە خوای پەروەردگار کە بە کافریان دائەنێ بە سەبەبی ئەوەی کە وتویانە ولقد قالوا كلمة الكفر. بەڵام ئەوان بە تەئکید، لەقەد یعنی حرفی تەحقیق، مادام کرداری ڕابردووی بە دوادا هاتووە. ولقد قالوا ئەوان بە تەئکید ئەوان وت چی؟ كلمة الكفر، ئەوان وشەی کوفریان بەسەر دەما هاتووە وتویانە، بۆیە وەکەفەڕوا بعد ئیسلامهم، ئەیتر کافر بوونەتەوە دوای مسلمان بوونەکەیان. کەوابوو لێرە خوای پەروەردگار کە ئەوانەی بە کافر داناوە لەبەرەوەی کوفرەکەیان وتووە. خوای پەروەردگار نافەرمێ ئەوانە لە ناخیانە ئیعتیقادیان کوفر بوو، ئەوانە نافەرمێ پێغەمبەریان بە درۆ خست بووە، تەکذیب باز بکە، یان جحود یان نکوڵی کردن یا گومان بردن یان جەهل یان هەر شتێک بێ، قەولەکە ئەفەرمێ. بۆیە ئەهلی سونەت فەرموویانە ئەگەر قەولەکەی لێ دەرکەوت یان کردارەکەی ئەنجامدا کە کوفرینن، واتە ئینسان پێی کافرە بێ بەم گفتارەیان بەم ڕەفتار و کردارە، ئەو کاتە مجەڕەد بە ئەنجامدان و دەرکەوتنی ئەم کوفرە لێوەی کابرا کافر بۆ تەفسیری نایە. ئەمەشە کە دیسان خوای پەروەردگار لە سوورەی مائیدە ئەفەرمێ لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم. ئەو کەسانە حتمەن بە تەئکید ئەوانە کافر بوون کە وتویانە سەیدنا عیسای کوڕی مەریەم خوایە، مجرد بەوەندەی کە بە قەول وتویانە پێی کافر بوون. ئەمە مەذهبی ئەهلی سونەتە. مەذهبی ئەهلی سونەت ئەفەرمێ هەرچی کەسێک
گفتارێکی مکەفیری وت یان کردارێکی مکەفیری ئەنجامدا پێی کافرە بێ هەر مجرد بە قەولەکە خۆی واتە بەو گفتارەی کردوێتی یان بەو کردارەی ئەنجامی داوە کە لە ظاهیریا لە ڕواڵەت و دیمەنی دەرەوەیدا حکمی شەرعی ئەیگرێتەوە لەبەرەوە لە ناخیشە حکمەکەی هەرەوەیە کە پێی کافر بووە چونکە ئەو دەلیلە شەرعیانەی لەسەرین تەکید لەوانە هەمووی ئەکەنەوە ئەوەن خاڵێکی زۆر مهمە کە پێویستە مسلمان ئاگاداری بێ ئەهلی سنەت و جەماعەت حکمە شەرعیەکان لەسەر ئەوە داوە کە دەرکەوتووە گفتارێکە وتوێتی و ئاشکرای کردووە یان ڕەفتار و کردارێکە ئەنجامی داوە بەڵام ئەم دوانە چوونەتە خانەی کوفرەوە مجرد بە دەرکەوتنی ئەوە پێی کافر بوون بۆیە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ نامانەوە لە کتێبی الصارم المسلول على شاتم الرسول لە لاپەڕە 512 فەرمووی إن سب الله ورسوله كفر ظاهرا وباطنا أجر كابرا جنيوي بخوا پیغمبر دا عليه الصلاة والسلام بي كافر به هم بحكم ظاهرية كي بي كافر به لناخي شيء دا ألين كافر بوا ايتر أفرمي إمام ابن تيمية سواء كان الساب يعتقد أن ذلك محرم أو كان مستحلا له أو كان ذاهلا عن اعتقاده وهذا مذهب الفقهاء وسائر أهل السنة القائلين بأن الإيمان قول وعمل أفرمي إيتر ما هقمانية بسر أو ككابراي جنوكي بخوا بيغمبري خوادا وككافر بوا بي أو جنيوي بسبب أودا وبلايا وحرام بلام هر كردويتي يان بي حلال وجائزة كردويتي بحلالي زاني ويان لهوشي نبوة بيري لسري نبوة خيالي لاي نبوة انجا أفرمي أمش ديدو بوچونو فتواي همو شرع ناسانو أو أهل سنة كأفرمون باور گفتارو كردارا هردو چان بيكوا بيك هاتي باور پێک دێنن لە شوێنێکی تریشە هەر لەم کتێبی صارم المسلول لە پێش ئەوە ئەفەرمێ فمن قال أو فعل ما هو كفر كفر بذلك هەرچی کەسێک گفتارێکی لێوە دەرکەوت یان کردارێکی ئەنجامدا کە کوفرین بوو پێی کافرە بێ وإن لم يقصد أن يكون كافرا بامە بەستیشی ئەوە نەبوو بێ خۆی کافرکە إذ لا يقصد الكفر أحد إلا ما شاء الله چونك مگر هر خوا حسكا خلقي كم هي وا كفرك بكا بل دكاك أو من خوم كافرك مجنب بخوا آدم مجنب بيغمبر آدم عليه الصلاة والسلام أما مذهب أهل السنة أما ديدو تيروانين أهل السنة أويا كفرمويانا أجر كابرا گفتارێکی لێوە دەرکەو کە کوفر هەڵەگرێ ئەگەر کردارێکی ئەنجام دا کە کوفر هەڵەگرێ کوفرینن حكمي كفركي بسرا أتشسبيا مجرد بدر كوتني أم كار كفريني يعني أم قول كفريني حق ما نية بسرا إلا ناخيات شيوتوا أما بالنسبة أهل السنة أما مرجئ كانوا أشعري كانوا أوزانا برزاني تر فقهاي أشاعر هروا فقهاي مرجئة أوان فرمويا أوانش متفق لوي كهر كسيك کردوەیەکی لێ دەرکەوت یان قەولێکی دەربڕی کە کوفر بوو حکمی ظاهری لە دنیادا کوفرە و ئەیگرێتەوە شمولیەکە و لە باڵتنیشە هەر پێی کافرە بێ بەڵام فەرموویانە ئیشە ظاهریەکە خۆی لە خۆیە حکمی کوفرەکە نادا فەرقەکەیان ئەمەیە ئەهلی سنەتەکە فەرموویانە کە دەرکەوتنی کوفرەکە لێوە پێی کافرە بێ بەڵام ئەشاعیرەکان فەرموویانە یان فقهای مرجئە طبعا ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ هەر لەسەر ئەم فقهای مرجئەیە ئەویش بە هەمان شێوە ئەوان فەرموویانە کارەکەی لە کاری کوفرە چێ لەبەرەوەی تەناقوز لەگەڵ خۆیان دروست نەکەنەوە لەگەڵ ئەوە پێک بێنەوە بگەنەوە یەک کە لە سەرەتا وتویانە باوەڕ بریتیە لە بەڕاست گۆزانین کوفریش بریتیە لە بەدرۆ خستنەوە وتویانە کابرا بەم گفتارە کوفرینەی بەم کردەوە کوفرینەی کافر بووە لەبەرەوەی لە ناخیا تەصدیقەکەی نەماوە وتویانە لەبەرەوەی ئەم کردەوە کوفرینەی کە ئەنجامی داوە یان ئەم گفتارە کوفرینەی کە دەری بڕیوە علامەتە نیشانەیە بەڵگەیە لەسەرەوەی کە کوفرێکی لە ناخیا هەڵگرتووە لەبەرەوەی لە ناخیا تەصدیقەکەی نەماوە ئەمەیە جیاوازێک بەڵام ئەمە بەڕاستی زۆر موفق نەبوونە چونکە
همو كافرك لدلو دروني خويا پیغمبرانی بە کافر نەزانیوە. فرعون و جەماعەتەکەی زانیویانە کە موسا سەیدنا موسا سەلامی خوای لێبێ ڕاستگۆیە، بەڵام لە هەمان کاتە باوەڕیان پێ نێناوە. ئەبوو طالب زانیوێتی کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوایە، بەڵام باوەڕی پێ نێناوە. کەوابوو هەموو کافرێک مەرج نییە بە درۆخستنەوەکەی تیابێ، بەڵام هەموو بە درۆخستنەوەیەک خۆی کوفرە. هەر ئەمەشە کە هەندێکیان محاولەی ئەویان کردووە بە مستەڵەحی خۆمان بڵین، محاولیان کردووە بیفەلسەفێنن، حکمەتێکی بۆ دانن، بگونجێنەوە لەگەڵ ئەوەیە کە وتویانە باوەڕ بریتیە لە تەصدیق، بریتیە لە بەڕاستی زانین، کوفر بریتیە لە بە درۆخستنەوە. جا بۆ ئەوەی نەکەونە پێچەوانەی خۆیانەوە یان تەناقوزاتی خۆیانەوە، وەکو ئیبن عابدین کە یەکێکە لە عولەمای حەنەفی کتێبێکی هەیە بە ناوی حاشیە ئیبن عابدین مەشهورە طبعا، ئەو ئەفەرمێ من هەزەل بلفظ كفر، ئەمە مەتنێکە دەقێکە ئیبن عابدین شەرحیەکاتەوە، ئەفەرمێ أي تكلم به باختياره غير قاصد معناه، وهذا لا ينافي ما مر من أن الإيمان هو التصديق فقط مع الإقرار، لأن التصديق وإن كان موجودا حقيقة لكنه زال حكما أو زائل حكما. ليرة أم طبعا بالنسبة ابن عابدين ئەیەوێ بەرگری لە بۆچوونەکەی خۆیان بکە کە ئەم کابرایی گاڵتەی بە دینەکە کردووە کافر بووە لە ظاهریە، بەڵام لەبەر ئەوەی لە ناخیا تەصدیقەکەی نەماوە، چۆتە سەر ریزی بە درۆخستنەوە. ئەمەش طبعا هەروەکو وتمان زۆر لە مەذهبی ئەشاعیرە و ئەوانی تریش بەو شێوەیە. لەبەرەوە ئەبێ لەوە ئاگدار بین. طبعا ئەوە هەر کەسێک بێ و تەفسیلی بزانێت. کتێبێک هەیە بە ناوی جەوهەرەت التەوحید، كتابك مشهورة شرح جوهرة التوحيد، يعني يستوى لبردست معايا. كتابك لو كتابانك أشاعرة اعتمادك زوري أكنسر لموضوع كفر إيمان بيناسي هردو كانوا لباسي براس جوزانين هروها بدرو خصنوا. إمام ابن تيمية رحمة إخوائي لبه أم بوشوني مرجئ كانوا فقها كاني رخنا ليقرتوا بويك أفرمي پێویستە ئێمە ئەوە بزانین، ئەوە فەرمێ ويجب أن يعلم، پێویستە ئەوە بزانرێ أن القول بأن كفر الساب ككافر بوني كابراي جنودر في نفس الأمر إنما هو لاستحلاله السب زلة منكرة وهفوة عظيمة. هرب ويواب زانين ككابراي جنودر كجنوكي داوا لبروي بحلال زاني وأنجا بي كافر بوا أما زليشي منكرة، ئەمە شتێکە هەڵەیەکە سەرسمدانێکە هەڵەنگوتنێکە کە ئەو زانا بە ڕێزانە کەوتونەتە ناویەوە. یعنی ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بە ڕەدیان لێداتەوە بەوەی کە وا نەزانن ئەو بە حەڵاڵی زانیوە ئەنجا بڵێن کافر بووە پێی، چونکە ئەوە فەرمێ هەر کتێبەکە هەمووی لەسەرەوەی لە ئەساریم المەسلولە ئەمەی کەی خوێنمە لا پڕە 515 ئەفەرمێ کابرا هەر بەوەی کە جنێوەکەی داوە کافر بووە، نەک علاقەی هەبێ بەسەر تەصدیق و تەکذیبەوە، چونکە ئەمەیان پەیوەندی هەیە بەسەر مەذهبی مرجئەوە، هەروەها پەیوەندی هەیە بەسەر جەهمیەکانەوە. جەهمیەکان گروپێکن لە تاریخی ئیسلامە هەبوون و ئێستاش هەن. طبعا هەندێک کەس لە سلەیمانی ئەوەندەی کە ئەزانم هەندێک کەس لە ئیخوان جیابوونەتەوە، لە ئیخوان نەرم ڕەوترن لە مەسەلەی تەکفیرە، جارە هەر کەس بە کافر دانانن و لەسەر ئەم مەذهبی جەهمیەن. جەهمیەکانەڵێن کابرا هەر بەوەندەی لە ناخی دڵی خۆیە ئیسلامەکەی بەڕاست زانی کافیە وەلەو شایەتمانیش نەهێنێ، بە مسلمان حسابە وەلەو نەژڵێ، وەلەو هەرچی کردەوەی کفریش هەیە بیکە، کردەوەی ئیماندارانەش هیچی ئەنجام نەدا. ئەوە طبعا لە شوێنی چکە دێنە سەر ڕەد لەسەر ئەوە، حتا ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هەر کەسێک ئەو دید و بۆچوونەی هەبێ پێی کافرە بێ، چون شتێکی زۆر خەتەرە ئینسان وا بزانێ هەر بەوەندەی دڵ و دەرونی ئیمانی تایە کافیە و مسلمانە. خۆ ئیبلیسی ژوا بوو ئەو کاتە، خۆ ئیبلیس باوەڕی بە عەزەمەتی خوای گەورە هەبوو، بەڵام خوای گەورە فەرمێ ئەبا وەستەکبەرە فەکانە من الکافرین، بەوەندەی کە گوێی نەدایە و پشتی هەڵکرد و یاخی بوو لە ئەمرەکەی خوای پەروەردگار، ئیتر چۆن ریزی کافرانەوە. لەبەرەوە بێ ئاگامان لەو نقطەیە هەبێ کە خوای پەروەردگارە فەرمێ لە باسی قەومی
فرعون وجحدوا بها نكوليان لبيامكي سيدنا موسى كرد واستيقنتها أنفسهم لكاتك كأوان يقينيان لنا خدلو دروني خوانا هبو قناعتيان هبو كبيامكي راستو سيدنا موسى راست قويا معلومة يقينيش كخواي جورا فرمي واستيقنتها أنفسهم يقين كبكردي دڵنیایی سيم مرتبة دي دواي زانينو ناسينا تصديقکردنە دوای ئەو شارەزابوون و پسپۆری دێ دوایی دڵنیابوونی تەواو دێ وەک ئەوەی کە تۆ ئەو کۆمپیوتەرە لەبەردەستات دڵنیایی لەوە کە ئەمە کۆمپیوتەرە بەپێی ئەو سیفەتانەی کە لە زاتیەتی کۆمپیوتەرەکەەوە نەقڵ بووە بۆ مێشکی تۆ لەلات بووە بە وەسف کە یەکێکی تر کۆمپیوتەری نەدی بێ پێی بڵێ وەسفی کۆمپیوتەرم بۆ بکە ئەو سیفەتانەی نەقڵ بووە لە مێشکی تۆیە وەکو دیمەنێک محاولە ئەەکەی شەرحی کەیتەوە بۆ کابرا و ئەبعادەکانی هەمووی باس کەیتەوە حجم و قورسایی و شێوەی ئیشکردن و هەموو شتێکی شەرحکەی ئەمە دڵنیابوونە چونکە تۆ دڵنیابووی لەوەی کە کۆمپیوتەرەکە چییە کە خوای گەورە فەرمێ وەجەحەدوا بها نکوڵیان لە پەیامەکەی موسا کرد وەستەیقەنەتها ئەنفوسهم لە کاتێکا کە ئەوان دڵنیابوون لە ڕاستگۆیی سەیدنا موسا دڵنیابوون لە پەیامەکەش خۆی چونکە فەرمێ وەستەیقەنەتها هاەکە ئەگەڕێتەوە بۆ پەیامەکە لە باسی ئەم مەوزوع با ئاەتێکی کە دێنمەوە دوایی بێمەوە سەر ئەوەی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ کە خوای گەورە فەرمێ الذين آتيناهم الكتاب أما زور جاري تكراركم أم دو آية وجحدوا بها واستيقنتها أنفسهم بالرد لسر أو كساني كوا إخواني مشربا كأيانوي الرد لإيما بدنا وقوا إيما كابرا بكافر دا أنين لبروي قولي مكفري لدر كتوا كردوي مكفري أنجام داوا خواهي قولك لباسي جولك كان فرمي الذين آتيناهم الكتاب أو كساني كبيامي خومان من بيبخشيبون واتە مەسیحەکان و هەروەها جوولەکەکانی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام يعرفونه محمد ئەناسن عەلەیهی سەڵات وسەلام كما يعرفون أبناءهم هەر وەکو کە کوڕەکانی خۆیان ئەناسنەوە بەڵام فەرمێ وإن فريقا منهم بەڵام تیمێک کۆمەڵێک دەستێک لەم ئەهلی کتاب و شارەزایانی کتابە پەیامە ئاسمانیەکان لەیەکتمون الحق وهم يعلمون لكاتكا كحقك أناسن وشارزاي هنو بسبورن بلام حقك أشارنو كوابو ليرة أولية كنيان زانيوا زانيوانا الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم وإن فريقا منهم ليكتمون الحق وهم يعلمون بويا إمام ابن تيمية رحمة إخوائي بيه فرمي ومن جعل الإيمان هو تصديق القلب يقول كل كافر في النار ليس معهم من التصديق بالله شيء لا مع إبليس ولا مع غيره تأقات أوي فرمي ونصوص القرآن في غير موضع تدل على أن الكفار كانوا في الدنيا مصدقين بالرب حتى فرعون تنانت فرعون إشخواي فردقاري بالراس زاني وزانيتي بهامكي ناردوا حتى فرعون الذي أظهر التكذيب كبدر خسنوكي آشكرا كردوتي باورن بينيا كان في باطنه مصدقا لناخي خويا لقناعتي خويا برازقوي زانيبو جاء إمام ابن تيمية وآية دينتها وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا لنملا أفرمي يان كأفرمي سيدنا موسى بفرعون أفرمي لقد علمت تو بتأكيد بيقين أزاني ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بصائر تو أما هم أزاني كخواي پروردگارم بيامي ناردو تخوارو يقين لسر أما هيا بلام إمام ابن تيمية رحمة الله عليه بفرمي ومع هذا لم يكن مؤمنا لقل أوشا بإيمان دار حساب نكره مسلمان نبوة بويا سيدنا موسى كدعاء كي لي أكاتوك دعاء لأهل كفر بكاو أفرمي ربنا خواي پروردگاري إيما اطمس على أموالهم خوايا سروة سامان كان بأرزا روبر خواروا واشدد على قلوبهم ضلوا درونشان رقترك فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم خوايا أمانة أزدلي أنوار رقبوا حتى أوسزاو أشكن جيتو كزور بجانا نيبينا باورناينا لبروا كخواي پروردگار أماني باس فرموا أمانة زانيويانا لدلو درونيانا عروكو كخواي قول لسورة زخرفة فرمي بو قريش كانش ولئن سألتهم من خلقهم ليقولون الله
کە وەختێک لێیان بپرسی چێ ئەوانی دروست کردووە ئەوانیش هەر ئەڵێنەوەڵن خوای گەورە ئێمەی دروست کردووە کەوابی ئینسانە بێ بزانێ ئەوان لە ناخیانە باوەڕیان بەوە هەبووە بەڵام ظلما وعلوا واستعنادا واستكبارا وإباء أما بم سببانا باوەڕیان نێناوە لەبەرەوەی دەستدرێژیان کردووە لەبەرەوەی خۆیان بە گەورە زانیوە لوتبەرز بوون بە تەکەببر بوون جاهل بوون گومانیان هەبووە بەم جۆرەشتە کەوابوو ئێمە لەمەوە ئەمەمان بۆ دەرەکەوێ عیلاقەیەک لە نێوانی کابرایە کە ئیشێکی مکەفیرەکە لەگەڵ ئەوەی کە لە دڵ و دەرونیا تەصدیقی هەیە یان تەکذیب عیلاقەیان پێکەوە نییە مهمەوەی ئەم کابرایە ئیشێکی لێوە دەرکەوتووە یان گفتارێکی لێ ئاشکرا بۆ وتویەتی لە کاتێکە کە حڕە مکرەه نییە طبعا ئەگەر هاتوو ناچار کرابوو ئەمە فەرقی هەیە ئەمە پێوترێ مەوانع التەکفیر هەروەها هەندێک جەهلیش کە ممکنە ئینشاءڵڵا لە وەختێکی تر بینە سەری شەرحی بکەینەوە بەڵام مهمەوەیە کابرایەکی مسلمان و ئیماندار ئەگەر هاتوو ئەم قەولە کوفرینەی ئاشکرا کرد یان کردارێکی کوفرینی ئەنجامدا مکرەه نەبوو واتە ناچار نەکرابوو بە تەئکید ئەمە لە حەقیقەتیە لە دیوی دەرەوەی هەر حکمی کوفری بەسەرا ئەدرێ لە ناخیشیدا هەر بە كافر حسابك بويا إمام ابن تيمية رحمة إخوائي لبلا مجموع الفتاوى لمجلد 12 لا برا 335 أفرمي فإن الكفر عدم الإيمان بالله ورسله كافر بون بريتية لباورنهنان بخواو ببيغمبركاني سواء كان معه تكذيب أو لم يكن معه تكذيب بل شك وريب أو كاتا باوەڕ نەبوون بە پێغەمبەری خوا بە پێغەمبەران و هەروە بە خوای پەروەردگار ئیتر ئەمە لە ناخی خۆیان کابرا بە درۆی بزانێ یان هەر گومانی لێ هەبێ یان پشت هەڵکە ئەو ئیعراض پشت هەڵکە ئەو گوێ نەداتێ حەسەدەن ئەو کبرن بەهۆی حەسادەتی خۆیەوە یان بەهۆی لوتبەرزی و تەکەبوری خۆیەوە ئەو اتباعا لبعض الأهواء الصارفة عن اتباع الرسالة یان شوێن هەوا هەوەسی خۆی کەوتووە و نایەوێ إيمان بينه بو سببه هر طبعا بي كافر أبيته مختصري قسك أويك أهل سنة جماعة لقل مرجئة وشرع ناسان أشاعر كان أمانة همويا لسر أو متفق بفضل خواي قورة كهر كسك هو كاريشي تكفيري هو كاريشي بكافر بوني ليه دركوت واتا گفتارك ككفري لأفهم ريتوا یان کردارێکی ئەنجام داوە کە لە حکمی شەرعا کردارەکە هەر کەسێک بیکە پێی کافرە بێ ئەم کابرایش بەو ئیشە کافر ئەبێ هەم لە ظاهیریا حکمی کوفری دەرەچێ هەم حکمەکەش وا ئەیگرێتەوە کە لە ناخیشیا هەر کافرە بەڵام ئەهلی سونە دووتویانە ئێمە حەقی ناخیمان نییە بە قەولەکە خۆی کافر بوویان بەکردەوەکە بەڵام ئەشاعیرەکان لێکیان داوەتەوە و فەرموویانە کابرا لەبەر ئەوە لە ناخیشیا کافر بووە چونکە تەصدیقەکەی هەڵوەشانەوەتەوە بەڵام هەردوو لایەن متفقن لەسەر ئەوە هەروەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ هەر لە مەجموع الفتاوى ئەمجارە لە مجلدی 13 لا پەڕەسی و 8 فەرمێ فإن كثيرا من النزاع فيها زور لو اختلافاتي كالنيواني أهل السنة أشاعريان فقهاء المرجئة كانا هيا لمسلي بيناسي أم تكفيرا أفرمين نزاع في الاسم واللفظ دون الحكم اختلاف كان تنها ناكوش كان لسر ناو بيناسكيتي لسر لفظكيتي أجنا همويا لسر أو متفقن بون منكابراك أقرهات قرآن فردايا نجاسة هم أهل السنة بيان واي بي كافر بو چونکە بە خودی کردەوە کە کافر بۆ بێ تەفسیلات فقهاي مرجئة كان شرع ناسان لەگەڵ ئەشعەریەکانیشا هەر فەرموویانە کە کابرا پێی کافر بووە لەبەرەوەی لە ناخیا تەصدیقەکەی هەڵوەشاوەتەوە یان بە جەهلە یان بە گومانە یان بە صیفەتێک لەوانەی کەوا تەکذیبی لێ دەرکەوتووە واتە بە درۆخستنەوە دوو کۆمەڵ لەم مجموعانة چونەتە دەرەوە واتە لە بازنەی ئەهلی سنەت و جەماعەت یان ئەشعەری یان فقهای مرجئەی لێ بترازێ دوو کۆمەڵی تر هەن کە زۆر غولویان لەمەیە دروست کردووە زۆر توندڕەو بوون و زۆر شلگیر بوون ئەویش وەکو وتم یەکێکیانەوەیە کە پێوترێت جەهمی ئەم جەهمیانە باوەڕیان هەروا بووە وتویانە
هەر کابرا کە مادام لە ناخیا باوەڕی هەبێ بەخوای پەروەردگار باوەڕی هەبێ بە پێغەمبەران باوەڕی هەبێ بەو پەیامەی کە پێغەمبەران هێناویانە کوفریشی لێ دەرکەوێ هەر کوفرەکە حکمی کوفری کافربوونی بەسەر کابرایە ناچەسبێ بەڵکو هەر ئەمێنێتەوە بەوەی کەوە ئەهلی ئیمانە. ئەوەش طبعاً بەتەکید قسەیەکە هەروەکو عولەمای ئەهلی سنت فەرمویانە پێشەوایانی ئەهلی سنت فەرمویانە حکمێکی فاسدە یعنی قسەیەکی لاسەنگە چونکە ئەمە عیلاقەی هەیە بەسەر پێناسەی ئیمانەوە بەسەر پێناسەی کوفرەوە بەسەر ئەو ئەحکامانەوە کە بەسەریانە تەطبیق